يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. ئیمانداران و خواناسانی زۆر بەڕێز، ئەگەر تەماشای واقعی ژیان بکەین یان مێژوو بە وردی بخوێنینەوە، بۆمان دەردەکەوێ ئینسان وەکو خودی خۆی چەندە کەسێکی چاک بێ، چاکت بۆ تەواوی خەڵکی هەبێ، چەندە کەسێکی پاک بی، ئینسانێک بی دوور بی لە تاوانە گەورەکان و لادانە ئەخلاقیەکان، چەندە کەسێکی بێوەی و سەلامەت بی و دوور بی لە شەڕ و ئاژاوە و خراپەت بۆ کەس نەوێ وەکو خۆت، بە دڵنیاییەوە لە ڕۆژگاری ژیانتدا بەدەست خۆت نییە، تووشت دەبێت بە تووشی کەسانێکەوە کە خۆیان لار و لاسارن، کەسانێکی خراپ و شەڕەنگێزن، کەسەکە هەر خۆی حەزی بە شەڕە، تۆی پاک و چاکە هیچ زەرر بۆ ئەو نەبووە بەرەو ڕوود دەبێتەوە. کەسانێک کە تۆ پارویە گنانت هەیە و قەدر و حرمەتێکت هەیە، ڕێزێکت هەیە، پلەیەکت هەیە، لە ماڵی خۆتا دانیشتووی، بە ڕەنجی شانی خۆت بەدەستت هێناوە و فەزلی خوات بەسەرەوەیە، کەسانێک هەن ناخیان پیسە، ئەو ناخ پیسە چاوی پێت هەڵنایە، حەز دەکا ئازارت بدا. بۆیە تۆ چەند چاک بی، چەند پاک بی، چەند بێوەی و سەلامەت بی، چاوەڕێی ئەوە بکە لە کاروانی ژیانتدا تووشی کەسانی لار و لاسار و شەڕەنگێز و ناخپیس ببی کە ئازارت دەدەن بە زمانیان، قسەت لەبارەوە دەکەن، تۆمەتت بۆ هەڵدەبەستن، ئازارت دەدەن بە کرداریان، ماڵت دەخۆن، دەست درێژی دەکەنە سەرت، لەوە ئەچێ لێت دەن، بریندارت کەن، ئازارت بدەن. ئایا تۆی موسڵمانی ئاشتی خوازی چاکەکار، موسڵمانێک کە سەلامەتە، کە ئاشتی خوازە، کە بەڕێزە؟ سێ سیفەت دەبێت لە موسڵمانە هەبێ. یەکەمیان سەلامەتی، خەڵک لە دەست و چاو و زمانت ئەمین بێ، هەروەها کەسێکی بەڕێز و بە حورمەت و زمان شیرین بی لە ناو کۆمەڵگادا، کەسێکی ئاشتی خوازیش بی، کاتێک کە خەڵک شەڕی بۆت دەوێت و ئاشتیت بۆ خەڵک بوێ. تۆی موسڵمانی سەلامەتی ئاشتی خوازی بەڕێز چی بکەی؟ ئایا کەسێکی کزۆڵ بی، کەسێک بی هەموو کەس چەپۆکی خۆی بدا بەسەرتا، پەلاماری ماڵت بدا و ماڵت بخوا و هیچ قسەش نەکەی؟ یان بە پێچەوانەوە کەسێک بی بڵێ هەر کەسێ بێوێ غەدرم لێ بکە نیشانی دەدەم من چێم، ئەگەر کەسێ لە بەرامبەر ما بڵێ یەک من دەڵێم دا، بەردەوام چەکی پێشکەوتوو لە ماڵەکەمە ئامادەیە، قەوم و کەسم لە دەورە، حیزب پشتیوانمە بۆ ئەوەی هیچ کەس نەتوانێت پەنجەم بۆ درێژکا و قسەیەکم بەرامبەر بکە. ئەم دوانە لە ئیسلامی ئێمەدا هەردووچیان ڕەفزن، هەردووچیان لە تۆی موسڵمانی ئەهلی مزگەوت ناوەشێتەوە، نە کزۆڵی و سەرنەویکردن و بێغیرەتی، نە ئینسانێکی شەڕانی و هەر کەسێ پەنجەی بۆ هێنای تۆ پەنجەی بقرتێنی، ئەوەشیان لە موسڵمان ناوەشێتەوە. ئەی ئێمە چی بکەین؟ بەڕێزان، ئێمە قورئانمان هەیە، ئەم قورئانە وەڵامی هەموو پرسیارەکانی ژیانمان دەداتەوە. لە وتاری ڕابردوودا لەگەڵ جەنابتاندان ئەوانەی کە ئامادە بوون یان بیسەر و بینەری ئەم وتارە بوون، لە خزمەت سوورەتی ئەششوڕا ئاەتی 36 بۆ 43دا بووین. لە 36 بۆ 39 لە خزمەتیاندا بووین و کاتی وتارەکە تەواو بوو. بەویستی خوای گەورە ئەمڕۆ تەواوی دەکەین. خوای پەروەردگار لە سەرەتادا لە ئاەتی 36 سوورەتی ئەششوڕادا بە درێژی بابەتەکە ناچمەوە ناویەوە، باسی ئەوەی بۆ کردین ئەی ئینسان دنیا کەمە و کاتیە، بەخوا ئەم دنیاە کەمە، بەخوا کاتیە و میوانداریەکە.
ئەی ئینسان لەم میوانداریەدا تۆزە بە تەحەمل بە دەروونت گەورە بکە و کەمچیکڵدانە مەبە بیهێنە بەرچاوت جەنابەت جار هەیە میوانێکت دێ بمبورن ئەو وشەیە بڵێم هەمومان دەبینە میوانی یەکتر لەگەڵ ڕێزم بۆ یەکی جەنابتان میوانی وا هەیە زۆر ئیزعاجە نەبووە میوانێکت بێ و زۆر ئیزعاج بێ عەزیەتت دەدا لە ماڵی خۆتە پرسیاری ورد و دریشتی ژیانت لێ دەکا لە منداڵەکانت چەند کوڕت هەیە چەند کچت هەیە کابرا نەخزمتە نەناسیاوێکی ئەو تۆ لەگەڵەیە ڕێکەوتۆتە ماڵت خێزانت ناوی چییە خزمتە کوڕەکانت چ دەکەن چ ناکەن داهاتت چییە چین نییە ئەم خانۆی خۆتەی خۆن نییە سیارەکەت چێ بای چەندە تۆ ئیحراج دەبی بەڕاستی درۆی بۆ دەکەی هەر ناخۆشە ڕاستی دەڵێ پێویست ناکە ئەو میوانە ئیحراجی کردیان نا عەزیەتی دایان نا دەکرێت بە میوانەکە بکێشی ئەکرێ لە ماڵی خۆتا بیکەیتە دەرەوە بە گژیا بچی نەبەخوا ئەبێت تەحەمولی بکەی ئەبێت دڵت گەورە بێ ئەبێت کەمچی کڵدانە نەبی واللهی ئەم دنیاش ئەو میوانداریەیە بەخوا هەر یەکێک لێمە لەم دنیاە کە مەدا میوانین میوان هەروە بە مردن میوانداریەکەمان کۆتایی پێدێ چەند ساڵ بە یەکەوەین کە خواحافیزیمان لەسەر قەبران کرد تەواو بوو میوانداریەکە لەم ماوە میوانداریەدا تۆزە بە تەحەمل بە وابزانە ئەو کەسەی ڕۆژانە لە ڕێگادا تووشت دەبێ میوانی ماڵەکەتەوە عەزیەتت دەدا قسەکانی عەزیەتت دەدا کردارەکانی عەزیەتت دەدا تۆ ئیشت هەیە مناڵت سەعی هەیە نەخۆشت هەیە کابراش دانیشتووە دەنگوباسی شەرق و غەرب دێنە لە ماڵی تۆدا دەژێڕێتەوە باوێشک دەدەی هەر هەڵناستێ تەلەفۆنت بۆ دێ هەر هەڵناستێ بە کردار عەزیەتی داوی هەر بە تەحەمل بکەی ئەم دنیاش ئەو میوانداریەیە بەخوا تەحەملت نەبێت یا ئیدارە ناکەی لەبەر حرمەتی خۆت لەبەر حرمەتی ماڵەکەت تەحەمل دەکەی ئەژبێ میوانی ماڵی خەڵک سەیرێکی کابراوەکو پێویست نەبوو میواندار نەبوو میوان دۆز نەبوو حرمەتی نەگرتی ئایا دەکرێت بە گژیا بچی نەبەخوا هەر بێت تەحەملت هەبێ خوا فەرمووی دنیا کەم و کاتی و میوانداریەکە دەروونت گەورەکە کەمچی کڵدانە مەبە بۆ ئەوەی لە بەڵا بە دوور بی خوا فەرمووی بۆ ئەوەی لە شەڕی شەیطان و لە بەڵای ناگەهان بە دوور بی کور و توێتی بەڵای ناگەهان بەڕێزان ئەوەیە لە ماڵی خۆت هاتوویتە دەرەوە مشکلە لەگەڵ کەسان نییە نێتی هیچ خراپەیەک لە دڵ و دەروونتان نەبووە شەڕی خەت دەگرێت شەڕی شەیطانە و خراپەیەک و بەدکرداریەک دێتە ڕێگات وریانەبی تووشی داواکەی شەیطان دەبی و لە ڕێگا دەترازەی خوا دەفەرمێ هەر کەسێک خۆ بپارێزە لە گوناهە گەورەکان لە شیرک لە قەتڵ قەت مەڵە دەیکوژم هەر لە وشەی کوشتن مەهێڵە بە سەدەم تابێ ئەوەندە وشەیەکی قێزەونە لە وشەی لە زینا بەلەو ڕوود دێتەوە خۆتی لێ بپارێزە جمعەی ڕابردوو بە تەفسیل لەسەر ئەوانە قسەم کرد وإذا ما غضبوا هم يغفرون کاتێ تووڕە کرای خوا نافەرمێ تۆ قەت مافی تووڕەبوونن نییە بەڕێزان تۆش گۆشتی خوێنی دەروونت هەیە ئینسانی تەحەمل سنوورێکی هەیە بەخوا تۆش تووڕە دەبی کاتێ تووڕەیان کردی زۆریان بۆ هێنای بەڵام گوناهەکە نەگەیشت بۆ ئاستی بەرز یعنی کابرا نەیکوشت بووی کەسێکی لێ نەکوشت بووی هەڵەیەک ڕوویدا بوو قسەیەک بوو شتەکە بچووک بوو هم خۆیان یەغفیڕون لێبوردن بەرامبەر لێبوردن جا قورئان فەرمووی هم یەغفیڕون ئەگە بیشی فەرموایە وإذا ما غضبوا يغفرون هەر ڕاست بوو بۆ هەمی بەکارهێنا یعنی خۆیان دەرونیان پاکە کینە لە دڵ نین لەسەر شتێکی بچووک دەمە دیسکی گرتنەوەی ناوێ وەڵی هیوا هەیە بە سیارە لە مراویەکی داوە ئەوانە من بینیوە لە مراویەکی داوە لەسەر جادەدا سێ چوار دانیشتنی لەسەر کراوەتە عەفویان کردووە ئێوەشتە هەر شانی ئەوە نەبوو بڵێ کورا کاکە خوا دەکا خۆ سەلامەتی مافت هەیە مراویەکم بۆ بکڕەوە مریشکێکم بۆ بکڕەوە قازێکم بۆ بکڕەوە ئەلحەمدوللا مرۆڤێکیان نەچووە دوو سێ جار تەکلیفاتی ئەم و ئەوی لێکراوە تا کابرای عەفو کردووە خەری بۆ بەگرتیدا قورئان دەفەرمێ مادام شتەکان بچووکن خوا بەو عەزەمەت و گەورەی خۆیەوە خۆت لە گوناهی گەورە بپارێزە لە بچووکەکان عەفوت دەکا هەر کە دڵی خوا لێم ببوورە خوا لە بچووکەکان هەموو جار عەفوت دەکا دەی کەسێ وتیت ببوورە کوڕە بڵێ 100 جار بوراوی هەر یەک مەرحەبایی کردی بڵێ هیچم لە دڵانەما تۆش لێبوردە بە دڵ گەورە بە کینە لە دڵ مەبە هەموو شتێک پێویستی بە تەکلیفی ئەم و ئەو نەبێ خۆت لێبوردە بە هم یەغفیڕون خۆیان دڵیان گەورەیە و دڵیان پاکە خوا فەرمووی نوێژ بکەن بە نوێژکردن ئینسان لە بەڵا بە دوور دەبێ دەروونت سەلامەت دەبێ و سار دەبێەوە ڕاوێژ بکە کاتێک کە گرفتێک لەگەڵ کەسێکە بۆ دروست بوو بۆ ئەوەی لە بەڵا موسیبەت بە دوور بی بەڕێزان
ڕاوێش بکە چونکە ئەو کاتە تۆ دەروونت گەرمە ماندووی غەدر لێکراوە ماڵت خوراوە عەزیەت دراوی ڕەن بێت چاوت وەکو پێویست نەبینێ ڕووداوەکان بۆیە ڕاوێش بە چێ بکە ڕاوێش بە کەسێک بکە کە عاقڵ بێ و کە دڵسۆز بێ ئەوە زۆر گرنگە بۆ ئەوەی ڕێگەی ڕاستن نیشاندا بەڵام دەبێت هەردووکیان بە یەکەوە بن هەم عاقڵ بێ هەم دڵسۆزی تۆ بێ خەتەرە کەسێک زۆر زۆر دڵسۆزت بێ بەڵام ژیر و عاقڵ نەبێ بەخوا بە هیلاکتا دەبە داوای لێ دەکەی دەڵی غەدرم لێکراوە قسەم پێوتراوە ماڵم خوراوە ئەو زۆر تۆی خۆش دەوێ بەڵام چونکە بە ژیرانە بڕیار نادا ئەڵێ با بڕۆین تاقم و تفەنگ بێنین با بڕۆین دووسێ کوڕیش لەگەڵ خۆمان ناکۆکەینەوە بچینە سەریان پڕیشکی ئاگرێک هەیە ئەگەر عاقڵ بووایە هەندێ ئاوی پێدا دەکرد دەکوژایەوە ئەم دەچێت دەبەیەک بەنزینی پێدا دەکا ئەبێتە کڵپەی ئاگرێک دواتر ناکوژێتەوە ئەو کەسەی تۆ پرست پێکرد ماڵی وێران کردی مەولانە لە مەسنەویدا چیرۆکێکی پند ئامێزمان بۆ دەجێڕێتەوە مەولانە هەموو قسەکانی حکمەتن بە هەموو زمانەکانی دنیا وەرجێڕدراون مەولانە لە مەسنەویدا دەڵێ کابرایەکە بوو ئیشی ڕاوچێتی بوو لە شاخە بەچکە ورچێکی گرت لە مناڵیەوە خۆی بەخێوی کرد بەچکە ورچ گەورە بوو هێز و بازووی پەیدا کرد شەو و ڕۆژ بە دەوری ئەم پیاوەوە بوو زۆر دڵسۆزی بوو چونکە بەخێوکەری بوو ئولفەتی پێوە گرتە بوو کابرایەکی وەکو جەنابتان ڕۆژێ بینی ئەم پیاوە ڕاکشاوە ئەم ورچە باوەشێنی دەکا وتی وەڵڵای سەیرە کە کابرا هەستا وتی ئەوە چییە وتی ئەوە لە مناڵی وەک مناڵی خۆم بەخێوم کردووە ئەوەش زۆر بەسفەتە ئەو باوەشێنەی پێیە کە دەخەوم بۆی گەرمام نەبێ و کاتەم و بەریدە و پانکە و شتیوان سپلین نەبووە کارەبا نەبووە باوەشێنم دەکا ئەوەندە بۆم باشە وتی کوڕە بە زوریابە ئەم ورچە زۆر دڵسۆستە بەس عەقڵی نییە دڵسۆزی بە بێعەقڵ کوڕە ڕۆژە بە هیلاکتا دەبا وتی نەبا بە بەخیلیم پێ دەبەی کەس شتی وای نییە کەس دڵسۆزی وای نییە ئەڵە ڕۆژێک کابرا لە سەرکانی و ئاوێک ڕاکشا بوو لە ڕاوشکار گەڕابەوە ماندوو بوو خەوت بوو مێشێک دەهات بە ڕوومەتی کابراوە دەنیشت جامێش عادەتی وایە تا دەریکەی زیاتر ئینکار دەبێ شتی پیس وایە حتا تۆ دەیجوڵێنی ئەو وێرانتە دەبێت لە لایەک دەریکە لە لایچکەوە بۆ دێتەوە ورچەکە دەچوو مێشەکەی دەردەکرد دەچوو لە لایچکە و پێوەی دەنیشتەوە دەچوو لەم لاوە دەری دەکرد دڵسۆزی بوو دەویست خاوەنەکەی خەبەر نەکاتەوە دەستی ئاوا لێ دەکرد مێشەکە هەر وێرانتر بوو هەر زیاتر دەهات کابرای ئازار دەدا و بەدەم و چاویەوە دەنیشتەوە ورچی دڵسۆز و بەهێز بۆ ئەوەی تۆڵە لەو مێشە بکاتەوە کە ئازاری هاوڕێکەی داوە خاوەنەکەی داوە چوو تاشە بەردێکی گەورەی هێنا لەسەر سەری کابرا ڕاوەستا مێشەکە بە نێوچاوانیەوە بوو بۆ ئەوەی مێشەکە بکوژێ تاشە بەردەکەی بە نێوچاوانی کابرادا دە و سەری تەقاند و سەری پان کردە و کوشتی مێشیش بۆ خۆی فڕی بەڕێزان ئینسان کە دڵسۆزت بوو هاوڕێت بوو خزمت بوو زۆری تۆ خۆشویست لە کاتی مشکیلەدا کە کەسێ ویستوێتی ئازارتدا ئەبێ وریابی ئەو باز و هێزە ئەو تاقم و تفەنگە ئەو حیزب و دەسەڵاتە ئەگەر عەقڵی لەگەڵ نەبێ وەکو ورچەکە لێ دەکا یەکەم شت سەری خۆت پان دەکاتەوە بۆیە خوا فەرمووی ڕاوێش بکە بەڵام بەچێ بە ئینسانێکی عاقڵ بە ئینسانێکی دڵسۆز سەدەقەش دەفعی بەڵاو موسیبەتە لەوەی کە خوا پێبەخشیوی لە دنیادا خوا فەرمووی بەشێکی لێ ببەخشە دەفعی بەڵاو موسیبەتت لەسەر دەکا والذين إذا أصابهم البغي هم ينتصرون أم قرآن چەند وردە بەڕێزان خوا دەفەرمێ والذين إذا أصابهم کاتێک کەسانێک لە مسلمانان ئازارێکیان پێدەگا ئیسابەی دەکا ڕێک پێت کەوتووە واتە پێمان دەڵێ ئەگەر بیستەوە کەسێک لە پاژملە زەمی تۆی کردووە لە پشتەوە غەیبەتی تۆی کردووە و بە ناڕەوا باسی تۆی کردووە هەر ئاوڕیشی بۆ مەدە مەچۆیەخەی پێمەگرە بەڵا دروست مەکە ئەو جورئەتی ئەوەی نەبووە بەرەو ڕوود بێتەوە ئەصابەهم خوا فەرمووی کاتێ ڕێک بەرەو ڕووی خۆت هات ئەو نەهاتووە ئەو تۆ لە پێشیەوەی تۆ لەو گەورەتری دیارە تۆ لەو باڵاتری تۆ پێشکەوتوتری ئەو ناگاتەوە بە تۆ هیچ چاری نییە دڵی خۆی خاڵی دەکاتەوە لە دواتەوە زەمت دەکا هەڵەن کوردەواری لە پاژملە زەمی کردووی هەر ئاوڕیشی بۆ مەدەوە یان کەسێک لە سەردەمی ئەمڕۆدا ڕقی لە کەسێکە هەر بە بەلاش هیچ زەرەرێکت بۆی نییە دەست دەکات بە کۆمنتی ناشرین بە جوێنی ناشرین لە کۆمنت نووس ترسنۆکتر نییە نەیوێراوە بەرە ڕووی خۆت هیچ بڵێ دڵسۆزیش نەبووە بێ نەسیحەتت بکە
کۆمنتێکی ڕخنە ئاسای جوانیشی نەوت و پێشنیارێکت بۆ بکە بڵێ فڵان کەس ئەم شتت هەڵەیە ئەم وێنەی کە تۆ دادناوە ئازادی خۆتە جوان نییە لە شوێنێکی تر بتگرتایە خۆزگە ئاوا بوویایە دێ ناخی پیسی خۆی هەڵدەڕێژێ بە کۆمنتێک تۆ هەر ئاوڕیشی لێمەدەوە هەروازی لێبێنە چونکە ئیسابەی نەکردووی جورئەتی ئەوەی نەبوو لە خوا بەزیاوێ بێتەوە ڕوود بڕاوەستێ تۆ هەر بۆشی مەنووسەوە هەروازی لێبێنە خوا فەرمووی هم ينتصرون ئەم قورئانە چەند ورد عەرزم کردن ئەگە بیفەرموایە والذین إذا أصابهم البغي ينتصرون هەر ڕاست بوو ئەی بۆ ئەم هەمە هەیە لێرەدا ئەم هەمە پێمان دەڵێ هم ينتصرون خۆیان بە ئاشکرا بە ڕێگەی یاسایی و شەرعی مافی خۆیان وەردەگرنەوە واتە بە کوردی بە مەردانە مافی خۆیان وەردەگرنەوە ئەوە ناونیشانی وتاری ئەمڕۆمانە بە مەردی مافی خۆت وەربگرەوە قەت بەنا بۆ نامەردی مەبە حەق لای کەسێکە ستەمی لێ کردووی ماڵی خواردووی قسەی پێوتووی قەت نامەردانە تۆڵە مەکەوە نەسرەتی خۆت وەرمەگرە هم خوا دەفەرمێ مەچۆ بە شەو تەقە لە ماڵەکەی مەکە دەموچاوت هەڵپێچی و ڕوومانەیەک فڕێدەیتە ماڵەکەی و مەغزنێ فیشەکی پێوەنی بەیانیش بڵێ بەخوا من نەبووم لە ترسی پۆلیس و ئاسایش ئەوە نامەردانەیە ئەوە مافی خۆت بە نامەردی وەرگرتەوە بە حیساب بەرامبەرت ئازاردایە وا مەکە خەڵکی بۆ بەکرێ مەگرە هیوایە بە دەوەرە خەزەلامت بۆ دەکوژێت تۆ نابێ پەنا بۆ ئەوانە بەری خەڵکی خراپەکار سوودمەند بێ لە تۆ بە پارە تۆڵەت بۆ بکاتەوە کەسێک لە دەستگایەکی ئەمنی بە هێزا دەناسی بڵێ بە قوربان تۆمەتێکی بۆ هەڵبەستە بیخەنە داوێکی تیرۆرێک شتێکەوە بۆی چاوی بە دنیا نەکەوێتەوە چونکە ئەو حەقی خواردوم ئەو ستەمی لێ کردوم ئەو قسەی پێوتم ئەو کەرامەتی شکاندوم من ناتوانم خۆم هیچی بەرامبەر بکەم بەڵام تۆ وەرە پارەیەکت دەدەمێ یان لە ڕێی خزمایەتیەوە تۆمەتێکی وای بۆ هەڵبەستە بیخەنە زیندانەوە لەوێ بیفەوتێنن خوا دەفەرمێ هم ئەوە لە موسڵمان ناوەشێتەوە موسڵمان کاری نامەردانە ناکە ئێستا ئێمە لە سەرەتای ساڵی کۆچی پێغەمبەر داین صلی الله عليه وسلم پێغەمبەری خوا لە کۆچانی شانی داین مافت هەیە لای کەسێک هم دەبێ خۆت بە ئاشکرا بە نوێژی نیوەڕۆ بە یاسا و شەرع داوای مافەکەت بکەیت پەنا بۆ نامەردی مەبە بۆیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەو کەسانەی کەوا لە مەککەدا بڕوایان وابوو کە محەممەد صلی الله عليه وسلم پێغەمبەری خوانیە بڕوایان بەخوای تاق و تەنها نەبوو مشریک بوون بڕوایان بە هاتنی قورئان نەبوو بە پێغەمبەراتی حەزەتی محەممەد نەبوو صلی الله عليه وسلم بەڵام وەکو شەخصیەت دەیانزانی ئەو محەممەدە صادقی ئەمینە هەرچی لای دانەی خیانەتی پێ ناکە بە قوربانت بم ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم نەیارەکانت دوژمنی بیر و باوەڕەکەت کە دەهاتە سەر کاروبار و مامەڵەت دڵنیا بوون لە تۆ ئەمینتر لە شاری مەککەدا نییە بۆیە هەموو پارەکانیان شیسەکانیان هێنابوو لای پێغەمبەری خوا دایان نابوو پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بەیانی کۆچ دەکا شەو خۆی ئامادە کردووە هەموو شتێک تەرتیب کراوە دەڕوا و مەککە بەجێ دێڵێ ئالەم کاتەدا یەقینی هەیە بەیانی خانۆکەی داگیر دەکرێ مڵکەکانی داگیر دەکرێ مڵک و دووکانی ئەو هەموو سەحابێ داگیر دەکرێ ئەمیش پارەی ئەو کەسانەی والاداندراوە کە ئەم دەردەکەن و ماڵەکانیان داگیر دەکەن خۆ دەیتوانی بڕوا پارەکان بەرێ بەڵام ئاوا بکە نە ئەوە لە مسڵمان و لە پێغەمبەری خوا ناوەشێتەوە بۆیە دەفەرمێ عەلی تۆ لە شوێنەکەی من بمێنەوە عەلی ئامۆزام ژیانیش دڕم بێ لە مەترسیدا بێ بەس ئەوانە ئەمانەتی خەڵکن بەیانی یەک بۆیان بەرەوە ماڵەوە بڵێ ئەو ئەمانەتەکانتان من مافم لایەنە بەڵام ئەو مافە نابێ لە ڕێی داگیرکردنی ماڵە ئەمانەتەکانیانە وەرگرمەوە حەقی خۆم نابێ ئەوە وەرگرمەوە بۆیە کورد دەڵێ خۆزگە دوژمنەکەشت مرد بێ قەت دوژمنی مرد لە نیوەی شەوا هەڵناوکتێتە سەرت قەت دوژمنی مرد کەست بۆ بەکرێ ناگرێ قەت دوژمنت مرد بێ لە ڕێی دامودەزگای حکومی و ئەمنیەتەوە تۆمەتت بۆ دروست ناکە و بەگرتن نادا خۆی دێ لە ڕێی یاساوە لە ڕێی یاساوە داوای مافی خۆی دەکا بۆیە ئەم وشە قورئانیانە چەند وردن کە بینیت هەم بەبیرت بێتەوە قەت کارێک ناکەم لە وەرگرتنی مافەکەمدا کە نامەردی بێ خوا فەرمووی ينتصرون نەیفەرمووی ينتقمون نەیفەرموو تۆڵە دەکەنەوە تۆڵەکردنەوە نییە ينتصرون نەسر ئەوەیە بەسەر ناحەزەکە تا زاڵ بی ئەبێ 5 صفەت هەبێ ئەمجا تۆ مەردانە مافی خۆت وەرگرتۆتەوە 5 صفەت یەکەمیان حەقی خۆت وەک خۆی وەرگریەوە بەبێ زیادە لە کەس وەرمەگرەوە بە ئەندازەی مافی خۆت داوای حەقی خۆت بکە حەقی خۆت بە ئەندازەی خۆی وەرگرەوە دووەمیان
بە بێوەیی و سەلامەتی لە کێشەکە دەرچی، تووشی ئاژاوە و فیتنە و تەقەکردن و هەڵکوتانە سەر ماڵان نەبی، بە بێوەیی و بە سەلامەتی مافی خۆت وەرگریەوە، دڵنیابی کە ئەمە شەڕ و هەرای لێ پەیدا نابێ. سێمیان تووشی بەڵایەکی گەورەتر نەبی، ملیۆنە دینارت خوراوە شەڕێکت لەسەر نایەوە 100 ملیۆنیش لە سوڵحەکەی دادانا، ئەوە هیچ نییە. دەبێت دڵنیابی تووشی بەڵایەکی گەورەتر لەوە نابی کە یەخەی پێگرتووی. زلەیەکی کابرایەکی نەزاندوو لە ڕووی جەنابتان لێداوی، تۆ زانی سێ کوڕی گەنجت کۆ کردەوە لەوە چی ئەمجا زەلامێک کوژرێ، بەڵاکە گەورەتر بوو یان نا؟ گەورەتر بوو، لە زلەیەکەوە بوو بە کوشتنی ئینسانێک. ئەبێت تۆ حەزەر وەرگری، لەم تۆڵەکردنەوە و ماڤوەرگرتنەوەدا نابێ بەڵایەکی گەورەتر ڕوو بدە. چوارەمیان گونەهباری لای خوا نەبی، هەیە دینەکەشی دەڕواست سەرنجام پەنا بەخوا، گونەهباری لای خوا نەبی. پێنجەم عیبداری لای خەڵک نەبی، زۆر گرنگە، بۆ مافی خۆت چووی بە عیبداری لێی دەرنەچی. وەیە لە شەریعەتی ئیسلامدا دکتۆر وهبەت الزوحەلی ڕەحمەتی خوای لێبێ لە تەفسیری مونیردا، لە تەفسیری سوورەتی ئەشوڕادا ئەمە تەماشاکەن باسی ئەوە دەکا، ئەڵێ کەسێک ماڵی خۆی دۆزیەوە لای کەسێک، ماڵی خۆتە، ئەو هاتووە لێی دزیوی بردوێتی لە ماڵی فڵان کەسا شتەکەی خۆتت دۆزیەوە، بەڵام هیچ بەڵگەیەکت بەدەستەوە نییە ئەگە بچی لای حاکم شکاتی لێ بکەی بڵێ قوربان ئەمە هی منە و با بچ و پۆلیس پێ بیگرێ، بەڵگە نییە، هیچ شاهیدن نییە، یەقینیشت هەیە فڵان کەس لە حرام سڵ ناکاتەوە سوێن دەخوا دەڵێ وەڵڵی خۆمە، ئەوەش پێ دەکرێت کەواتە تۆ لە ڕووی قانونەوە هیچت بۆ ناکرێ. ئەڵێ ئیمام شافعی و ئیمام مالیک ڕەحمەتی خوا لە هەردوو ئەو پێشەوە مەزنەمان بێ و تویانە بۆت هەیە تۆش بچی بە دزیەوە شەو بیهێنێتە دەرەوە، تۆش بە دزیەوە لێی بدزەوە، چونکە حەقی خۆتە، بەڵام لە ڕووی قانونەوە هیچت بۆ ناکرێت، چونکە بەڵگەت پێ نییە. ئیمام ئەبوو حەنیفە ڕەحمەتی خوا لێبێ کە من ئەم قسانم زۆر پێ بەهێزترە لەگەڵ حورمەتم بۆ مامۆستا و پێشەواکەم کە ئیمامی شافعیە، ئەمە بۆ ئەم سەردەمە دەبێت ئێمە بەمە فتوا بدەین. ئیمام ئەبوو حەنیفەی وردبین دەفەرمێ مافی ئەوەت نییە تۆش بچی شەو بچێ ئەو دی و دەرگاکەەوە بە دزیەوە حەقەکەی خۆت وەرگریەوە، خۆ هی خۆتە، خۆ خوا دەزانێ هی خۆتە، بەڵام بەڵگەی ئاشکرا لە دادگادا پێ نییە، نە شاهیدت هەیە نە نووسراوت هەیە نە بەڵگەت پێیە، بەڵام خۆت یەقینت هەیە کەەوە ماڵەکەی تۆیە و لە ماڵی فڵان کەسە. ئیمام ئەبوو حەنیفە دەفەرمێت دروست نییە بچی بەدەستی خۆت بێنیتەوە، بە دزیەوە بچی بێنیەوە. بۆ ئەی ئەگە کابرا شەو تۆی گر لە ماڵی خۆیدا تەلەفۆنی بۆ پۆلیس کرد و گوتی وەرن وا کەسێکی دز لە ماڵەکەمدایە، ئەو کاتە تۆ هەزار سوێند و قورئان بخۆی خۆ یەقینەن وایە، بەڵام کەس بڕوا بە تۆ ناکات، تۆ بە دز دەناسرێ یاننا، لەسەر حەقی خۆشت پێت دەڵێن دزی، عیبداری لای خەڵک بووی. ئەبێ پێشتر بیر لەوە بکەیەوانە لە ئەنجامە عیبداری لای خەڵک نەبی لەسەر مافی خۆشت. سبحان الله لە وردبینی ئیمام ئەبوو حەنیفە بۆیە قانون زۆربەی لە مەسەبی ئەو وەرگیراوە، وردبینی ئەوەی کردووە ئەیوا کابرا لە ماڵی خۆیان تۆی گرت و پۆلیس و ئاسایشی بۆ هێنای، ئەو کاتە هەزار سوێن بە پولێک تۆ دزی لە ماڵی لە حەوشەی کابرایە گیراوی، ئەبێ یەقینت هەبێت تووشی عیبداری لای خەڵک نابی لەسەر مافی خۆشت. زۆر وردە بەڵێ یەنتەسیڕون بەم پێنج مەرجە مافی خۆت وەرگرتەوە، نەک یەنتەقیمونێک کابرا قسەیەکی کردووە بچێ سەر ماڵەکەی دوو فیشەکی پێوەنەی ملیۆنە دیناری خواردووی چوار کەسی بۆ بنێری هەموو شلکوتی کەن و لەشی بشکێنن، ئەمجا ئەمری قەبزت لە حاکمەوە بۆ دەرچێت دەستی 100 شێخ و مەلا و پیاماخۆڵ یۆک و جەنابتان ماچکە 100 کەس عەزێتدا بەس ئەوەندە بە قوربان سوڵحێکم بۆ بکەن. توخوا ئەوە ماوەرگرتنەوەیە، ئەوە خۆسوکردنە، ئەوە بەڵا گەورەترکردنە، ئەوە مافەکەشن لە دەستدا. مرد و بەغیرەت و ئازا، هەموو کەس پێی خۆشە پێی بڵێن بەخوا مردی، بەخوا بەغیرەتی، بەخوا ئازای. مرد و بەغیرەت و ئازا ئەو کەسەیە کە ڕۆژێ خستیانە قەبرەوە و دنیای بەجێهێشت بە کەسێکی سەلامەت ناسرابێ، بڵێن ڕەحمەتی خوا لە فڵان کەس بێ، وەڵڵاهی لە ژیانیا ئاژاوەچی نەبوو، وەڵڵاهی کەسێکی ئاشتی خواز و مسلیح بوو، یا ڕەبی ڕەحمەتی لێبێ، کەسێکی فیتنە نەبوو. ئەها لە دەیەکاندا بە زۆری ئەوانە زەقن، ما بنەماڵەی وا هەیە حتا ئێستایان هێناوە زەلامێکیان بە مردنی خۆی نەمردووە، یان خەڵکی کوشتویان کوشتویانە، بە مردنی خوای نامرێ، هەر کوژرا و کوشتن ئەوەندە سەربەجێ چەڵ و ئاژاون، شەو چوونە سەر خەڵک دزیان کردووە، هاتوونە سەریان خەڵکیان کوشتووە. حەمد و سەنای خوای دەوێ کاتێک کە تۆ مردی بڵێن ئەشهەدو بالله ئینسانێکی سەلامەت بوو، وەڵڵاهی ئاژاوەچی و فیتنەچی نەبوو، وەڵڵاهی خۆی لە بەڵادە پاراز بە دووی بەڵادا نەدەگەڕا. ئەم شاهید دێی موسڵمانان لەسەر قەبرەکەت لای خوا زۆر گەورەیە،
دووەمیان مرد و بەغیرەت و ئازا ئەو کەسەیە کە مرد دوژمنایەتی بۆ منداڵەکانی بەجێ ناهێڵێ. ئیوا هەیە ئەو مناڵانە هیچ تاوانیان نییە، باوکیان خراپەیەکی کردووە، کەسێکی کوشتووە، کارێکی لابەلای کردووە، ئەو نەوەت بێت تاوانانە فەقیرە بەداوی باوکیانەوە گیرۆدەن. قەت خەڵک هانن نەدا بڵێ کوڕە غیرەتت هەبێ، کوڕە لە 100 دینارێ خۆت بەکوژدا، چۆن مەترێ زەوی تۆی داگیر کردووە، ئاهای وا هەیە بەس سنگێکی گواستۆتەوە نیو مەتر زەوی، ئەوە چەند کەس لەسەر ئەو نیو مەتر زەویە کوژران، بنەماڵەکانیان هەموو تیا چوون، زەویەکانیشیان بەجێهێشت، ئەوە ئازایەتیە نەخێرەوە بێغیرەتیە. مرد و بەغیرەت و ئازا ئەوەیە کاتێک کە مرد دوژمنایەتی بۆ منداڵەکانی بەجێ نەهێشتووە، خەڵک دۆستی باوشیانە و ڕەحمەتیان بۆ دەنێرە و دوژمنی کەس نییە. وجزاء سيئة سيئة مثلها. قورئان دەفەرمێ ئەگەر کەسێک خراپەی بەرامبەر کردی بە ئەندازەی خراپەکەی خۆی ڕێگەت پێدراوە خراپەی بەرامبەر بکەیەوە لە ڕووی قانون لە ڕووی شەرعەوە. مثلها بە ئەندازەی خۆی، وشەی مثل هەمومان وان بە مثلی خۆی، یعنی بە ئەندازەی خۆی، لە ڕووی چیەوە؟ لە ڕووی چەندێتیەوە، لە ڕووی چۆنیەتیەوە، لە ڕووی جۆریەتیەوە. لە ڕووی چەندێتیەوە کەسێک یەک زلەی لێدای تۆ مافیەوە نێت دوو زلەی لێدەیتەوە لە بەردەمی حاکمیشە. لە ڕووی چۆنیەتیەوە زلەکەی ئەو چەند بەهێز بوو دەبێت زلەکەی تۆ ژەوەندە بەهێز بێت، نابێت زیاتر دەستی بۆ بەرزکەیتەوە، ئەگەر زیاتر بوو تۆ ستەمکاری. لە ڕووی نەوعیەتەوە ئەو غەیبەتی کردووی بڵێ وەڵڵاهی فڵان کەس چونکە غەیبەتی کردوم شتێکی ڕاستەقینەی من هەبوو، عیبێکم هەبوو باسی کردو، من دەچم بوختانێکی بۆ دەکەم، ئەوەی تۆ لەوی گەورەتر بوو، بوختان گەورەترە لە غەیبەت. لە تەفسیری ئیبن عوثەیمین محەممەد صالح العوثەیمین ڕەحمەتی خوای لێ بێت لە مجەلەدی نۆدا لە لاپەڕەی 530دا لە تەفسیری سوورەتی ئەشورادا دەفەرمێ لەگەڵ ڕێزم بۆ ڕووی جەنابتان کەسێک بە کەسێکی گوت هەیکەر، ئەو مافی ئەوەی نییە بڵێ هەیکەری کوڕی کەر، ئەوە زیادت تێپەڕا مثلی خۆی نییە. کەسێ وتی هەی سەگ لەگەڵ ڕێزم بۆ ڕووی جەنابتان مافی ئەوە نییە بڵێ سەگی کوڕی سەگ، دیسان تۆ زیاتر تێپەڕان لە حەدی خۆی. کەسێ هۆڕنێکی بۆ لێداوی بۆ تووڕەبوون تۆ مافی ئەوە نیە دوو هۆڕنی بۆ لێدەیتەوە، هۆڕنەکەی ئەو هێواش بوو مافی ئەوە نیە هۆڕنەکەت تونتر بێ. مثلها ئەبێ زۆر حەزەر بی بە تەرازوو بیکێشی، چەندەی ئازار داوی ئەوەندە ئازاری بدەیتەوە. ئەمە ڕێ پێدراوە بۆیە هەندێک جار بەڕێزان خوای پەروەردگار لە دنیادا تۆڵە بۆ مەزلوم ناکاتەوە. خەڵک دەڵێ بۆ خوایە خۆ فڵان کەس مەزلوم بوو بۆ حەقت بۆ نەسەندەوە، چونکە خوا لە عیلمیدایە ئەم مەزلومە ئەگە دەسەڵاتی ببێ بە میسل تۆڵە ناکاتەوە، بەخوا سێقاتی خۆی تۆڵە دەکاتەوە، ئەمجا ئەویش حەزی لە زوڵمە. ئەوە دەسەڵاتی نییە، دەسەڵاتی هەبێ بە شەرع کار ناکە، بە قانون کار ناکە، ئەوە لە بێدەسەڵاتیانە فەقیرە. خوا ناخی شارەزایە بۆیە لە دنیا تۆڵەی بۆ ناکاتەوە، بۆی هەڵدەگرێ بۆ قیامەت. ئەینا ئەگە تۆ خۆت لا شەڕبی بە ئەندازەی خۆت نەبێ حەق نەکەیتەوە، خوا هەر لە دنیادا تۆڵت بۆ دەکاتەوە. ئەمە ڕێ پێدراوەکە. فمن عفا وأصلح فأجره على الله. لو باشتر أويا كسي هڵەی بەرامبەر کردی، کەسێ غەدرێکی لێ کردی، سنوورەکانی شکاندی، دوایی هات داوای لێبوردنی لێ کردی، هاتە ماڵەکەتەوە داوای لێبوردنی لێ کردی، زانیت ئەو کەسە سەرشەڕەنگێز نەبووە لە پێشترا، هەڵەیەکە لە دەستی قەومە، قسەیەکە لە دەمی دەرچوو، بەخوا بە شەڕەنگێز نەناسرابوو لە کۆمەڵگادا، فیشەکێک بوو لە دەستی دەرچوو، ئیتر ئێستا هاتۆتە ماڵەکەت و خۆی خستۆتە ماڵەکەتەوە. خەریکە ئاژاوەیەکی گەورە لە بینی قەومەکان و خزمەکانە دروست دەبێ. خوا دەفەرمێ زانیت ئەم کەسە ئیسلاح دەبێ، بەخوا جارشکە هەڵەی وا ناکاتەوە، تۆبەیەکی ڕاستەقینە لە بینی خۆی خوادا دەکات، ئازاری کەس ناداتەوە. ئەگەر تۆ لێ ببووری و عەفویکەی ئاگری فیتنەیەکە دەکوژێتەوە لە بینی قەوم و خەسە، بەهۆی تۆوە ئاگرێکی گەورە دەکوژێتەوە، خوێنی کەس ناڕژێ و بەڵاکە گەورەتر نابێ. خوا دەفەرمێ پاداشتی ئەو کەسەی لێ دەبورێ لەسەر منە، پاداشتەکەی با لە لای من هەڵگرێ، ئەو خۆم پاداشتی ئەدەمەوە، خۆم حەقی بۆ دەکەمەوە. بۆیە ئەگەر زانیت کەسێک پێشتر سابقەی خراپی نەبووە، کارێکی ناڕەوا، قسەیەکی ناڕەوای لە دەم دەرچوو بەرامبەرت، داوای لێبوورنی لێکردی، لێبوردەبە. خوا ئەمەیانی زۆر پێخۆشە. بەڵام و ئەسلەحە کەسێ هەر خراپەی کرد و زانی کوڕبا بەبانی سوڵحێکم بۆ دەکەن، چەند دەفتەرێکم لە خزمان بۆ کۆ دەکەنەوە، ئەمڕۆ کەسێکی کوژبانی دوانی کەش دەکوژێ، فێری ئەوە بۆ ئەوە حرامە عەفویکەی، ئەوە دەبێت ئیجراءاتی یاسایی خۆی لەگەڵا بکرێ، ئەوە فێر دەبێ، نابێ عەفو لێبوردن دەرگای شەڕەنگێزی زیاتر بکاتەوە،
ئەبێ عەفوەکە دەرگاکە داخا بۆ یەکجاری تۆش حەقی خۆت لە ئەڵڵا بوێ جا پاداش لای خوا بێ ئەبێت چەند گەورە بێ پاداشت لای خوایە بەهەشتی خوات پێشکەش دەکرێت إنه لا يحب الظالمين خوای گەورە ئەو کەسانی خۆش ناوێ کەستەمکارن خۆشی ناون ئەوەی یەکەم جا فیتنەیەکە هەڵای سێنێ ئەوەش کە لە تۆڵەکردنەوەدا لە جیاتی یەک سێ ئەوەندە تۆڵەی خۆی دەکاتەوە خوا ئەویشی خۆش ناوێ کەواتە سێ خاڵ بوو بەڕێزان یەکەمیان خوا فەرمووی بە ئەندازەی حەقی خۆت لە ڕووی شەرع و یاسا و مافی خۆت بۆ تێوەرگریەوە ڕێپێدراوی خوا ئەوەی زۆر پێخۆشە لێبوردە بە و بەرامبەرەکە چاکە و دەرگای فیتنە داخە بەهۆی لێبوردنەکەیتەوە ئاژاوە بکە با گەورەتر نەبێ سێمیان خوا ئەو کەسانەی خۆش ناوێ کە لە تۆڵەکردنەوەدا زیادە ڕەوی دەکەن کە لە جیاتی شتێکی بچووک فیتنەیەکی گەورە هەڵدای سێنن قسەیەک بوختانێک کراوە ئەیگەێن نەکوشتنی ئافرەتێک و کوشتنی کەسێک و بەڵاکە گەورەتر دەکەن ئەوانە خوای گەورە خۆشی ناون کەسێکیش خوا خۆشی نەوێ سەرفراز نابێ بەڕێزان ئەمە ئاەتەکان هێشتا ماویانە لە سوڕەتی ئەششوڕادا بەڵام کاتی خوتبە تەواو دەبێ بەویستی خوا جومعەی داهاتوش لەگەڵمانداون ئەگە بۆتان گونجا لە مزگەوتە یان لە ڕێی پەیجەکانی خۆمانەوە با ئەم بابەتە گرنگە ببیستن ئەگەر دەتەوێت لە بەڵا بە دووربی سەلامەت بژی هەرگیز پەنا بۆ تۆڵەی شەخسی مەبە پەنا بۆ حکومەت بۆ دەسەڵات بۆ یاسابەرە بەڵام جمعەی ڕابردووش عەرزی برادەرانی حکومەتم کرد کاتێک خەڵک دڵی ئارام دەگرێ پەنا بۆ یاسا دەبا کە یاسا سەروەر بێ کە یاسا دوو سیفەتی هەبێ هەم بەهێز بێ بەسەر هەموو کەسانە کە بە فەقیر بوێرێ هەم دادپەروەر بێ جیاوازی لە بینی ئەموو ئەوانەکە لە بینی فڵان و فڵانانەکە ئەو کاتە تۆ دڵت ئارامە قەتدا مقاشە بێ بەدەستی خۆت پشکۆی ئاگر ناگری و خۆت ناسووتێنی هەمیشە خۆپارێز بە خوا دەتپارێزێ کوردەواری نمونەی جوانیان تێدایە مامۆستا مەلا ئەحمەدی شەریعە بانگخوازی ئەم سەردەمە و پیاوێکی بەڕێز مامۆستای ئاینی کتێبێکی هەیە لە بەرگی چوارەمی کتێبی پاییزە برادا باسی کەسێک دەکا لەم کوردەواری خۆماندا ناوی مامە حەمە بووە ئەڵێ هەموو جار خەڵک نمونەیان پێدەنایەوە کە ئەو پیاوانی وەکو جەنابتان بە کوڕەکەی دەگوت ڕۆڵی گیان وەکو مامە حەمە بەگەیشتۆتە ئەو تەمەنە شەڕی لەگەڵ کەسانە کردووە لیان دەپرسی مامە حەمە تۆ قەت خەڵک نەبووە بەگەشتابێ و کاکە چۆن نابێ بەرە وەڵڵا چەند جار شەڕیە خەی پێگرتووم بەڵام خۆم لێ پاراستووە ئەیانگوت چۆن ئەیگوت سەیرم دەکرد کابرا وەڵڵاهی ناحەق و ناڕەوا لە ماڵەوە هاتوۆتە دەرەوە تووڕێیەکەی خۆی بەسەر من نادەڕێژێ من هیچ خراپەیەکم بەرامبەری نەبووە قسەیەکی تاڵ و کاڵی بەرەو ڕوون دەکرد سەیرم دەکرد ئەگەر لە خۆم بەتەمەنتر بوویایە دەموو فڵان کەس وەڵڵاهی ئازارت دام ئەم قسەیە حەق نەبوو پێم بڵێ بەڵام تۆ لە شوێنی باوکمی تۆ لە خۆم بەتەمەنتری تۆ لە شوێنی مامی لێشم دەی بەخوا قسە ناکەم لەبەر حرمەتی تەمەنەکە تۆ وەکو باوکم سیر دەکەم وەڵڵاهی کابرا دەستی لەمەر کردوم و ماچی کردوم کتێتی وەڵڵاهی شەرمەزارم هەر یەکسەر دامرکاتەوە دەی تۆ من وەکو باوکم سیر بکەیت چۆن دڵم دێ قسەت پێ بڵێمەوە سیرم کردووە کەسەکە لە خوار تەمەنی خۆمەوە بێ و لە خۆم کەم تەمەنتر بوو بێ وتمە وەڵڵای ڕۆڵی گیان من وەکو ئەولادی خۆم سەیری تۆ دەکەم تۆ وەکو برازای خۆم وای وەکو خوشکەزای خۆم وای ئەوەی ئێستا تووڕەی چۆن ئینسان قسە بە خاڵ و مام و باوکی خۆی دەڵێ ڕۆڵە بڕۆ گردنت ئازابێ لێشم دەی من جوابن نادەمەوە چۆن خۆم دەخەمە ڕیزیتەوە هاتۆ دەستی ماچ کردوم و پەشیمان بووەتەوە تەریق بووەتەوە نەچوم دوو قسەی پێ بڵێمەوە ئەگەر هاوتەمەنی خۆم بڕێخەی پێگرتم قسەی ناخۆشی بەرامبەرم کردبێ وتمە برا من برا گەورە منی حساب دەکەم تۆ برا گەورەی منی جا برا گەورە دوو قسەش بە برا بچووک بڵێ ئەبێت تەحەمولی بکا لە پێناوی برایەتیدا بڕۆ گردنت ئازابێ هاتوو ماچی کرد گەیشتمە تەمەنی کۆتایی تەمەنم ڕۆژە شەڕم لەگەڵ کەسێکان نەکرد بەم سێ قسەیە خۆم دەپاراست چەند جوانە ئێمەش ئەم ڕەفتارە بکەین چەند جوانە ئەعسابی گەرمی خۆمان تۆزێک سار بکەینەوە ئێمە تۆزی ئەعسابمان هەمومان گەرمە لە منەوە بۆ ئێوە زوو هەڵدەچین دواتریش پەشیمانێکی گەورە دامان دەگرێ ئەم هەموو ئاژاوی لە کوردستانە بەتایبەت لە بینی کەسەکانە ڕوودەدا دواتر نە بە پیاو ماقوڵان نە بە مامۆستای ئاینی فیتنەکە ناکوژێتەوە تەنها لێبوردنێکی دەویست تەنها تەحەمولی نیو دەقەی دەویست نیو دەقە تەنها سەلام و کەلامێکی شیرینی دەویست خوا لە بەڵای دەدای هیچ شتێکیش لە دنیادا لەوە خۆشتر نییە ئینسان بێوەی و سەلامەت بێ چەک لە پشتێنیان نەبێ چەک لە ماڵیان نەبێ شەوکە خەوت حرەس لە سەربان و بە دەرگای ماڵەکەی نەبێ ساغ و سەلامەت بژین دنیایەکە تێدەپەڕێ میوانداریەکە با خوامان لێ نەڕەنجێ و عیبداری لای بەندەکانی خواش نەبین ئینشاءڵڵا لە جومعەی داهاتوودا لە خزمەت سوورەتی ئەششوڕادا
هەندێکی تر لە خزمەت قورئاندا دەبین. یا ڕەبی خوا لە قورئانەکە باشتر شارەزامانکەی، خوا لە دینەکەی خۆت باشتر شارەزامانکەی، یا ڕەبی خوا سەبر و تەحەموولمان پێ ببەخشی، یا ڕەبی خوا لە بەڵای ناگەهان، لە شەڕی شەیتان، لە فیتنەی خراپەکاران خوا بە دوورمانکەی، یا ڕەبی خوای خۆشمان خەڵکێکی شەڕانگێز و فیتنە خواز نەبین، خوای سالار و سەنگینمانکەی، لە لاساری بە دوورمانکەی، یا ڕەبی خوای مناڵەکانمان ساڵحکەی، مناڵەکانمان سالار و سەنگینکەی، لە سەرخۆ و بە تەحەمولیانکەی، علم و حلمیان زیادکەی، یا ڕەبی خوای ئەوانەی نەخۆشن خوای شیفایان بدەی، یا شافی، یا ئەڵڵا هەر کەس نەخۆشە خوای شیفای بەخێری بۆ بنێری، هەر کەس دڵ بە خەمە خوای پەروەردگار دڵی خۆشکەی، یا ڕەبی خوای هەر کەسێک تووشی دوژمنایەتی بووە، تووشی موسیبەتی گەورە بووە، یا ڕەبی خوای ڕەحم بە حاڵی بکەی و لەو دوژمنایەتی ڕزگاری کەی، یا ڕەبی خوای تا دەمرین لە هەموو جۆرێکی دوژمنایەتی و ناحەزی بە دوورمانکەی. آمین آمین والحمد لله رب العالمين. يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون.